مزگەوتی گەورەی ناحی خوورماڵە زیاتر لە 10 ساڵە ڕوخێنرا و تا ئێستا لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بنیات نەنراوەتەوە. مزگەوتەکە مێژوویەکی دێرین و ئاسەواری هەیە. لە مێژووی ئیسلامیشدا مزگەوتی گەورەی خوورماڵ پێگەی تایبەتی هەیە. ئەم مزگەوتە کۆنە و لە کۆن و ئەوە 10 ساڵە ڕووخاگە 10 ساڵە ڕووخاگە ئیتر خاز ناکرێتەوە. لەم بەیناوتیان وڵا خاچێکەکەینەوە ئیساتە دیسانە مشکلەیەکی تیا تۆزەوتی وڵا بێ سووریا و ئەم نازانم تورکیا و ئەمان چ گشت بزانن. ئەمە مزگەوتێکی کۆنە ئەبێ بۆ هین هەروەکو خۆی بکرێتەوە. ئەو وەختە دیوارەکە 2 مەتر پان بووە. مزگەوتی گەورەی ناحی خوورماڵ 1422 ساڵە لەسەر فەرمانی پێشەوا عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێت بنیات نرا و بە شەشەم مزگەوت لە مێژووی ئیسلامدا دادەنرێت. پێشنوێژوو و تارخوێنی مزگەوتەکە ژۆکاری دواکەوتنی بنیات نانەوەی مزگەوتەکە ئاشکرا دەکات. من ئەویان نازانم ئایا وەزارەتی ئەوقاف بۆ خۆی لەگەڵ یونسکۆ پەیوەندی دروست کردووە بۆ ئەوەی مزگەوتەکە بخرێتە ناو بەشە ئاساریەکانی جیهانیەوە واتە یونسکۆ حسابی لەسەر بکات یان لە ڕێگەی خەڵکانێکی ترەوە ئەو پەیوەندیە دروست کراوە. ئێستا مشکلەکە ئەوەی ئەڵێن پەیوەندیمان کردو بە یونسکۆ نوێنەری یونسکۆ نامەی ناردووە بۆ مەقڕی دائیمی خۆیان قەرارە لەوێەوە نامەیەکی ئۆکەیی بۆ ئێمە بنێرنەوە بۆ دروستکردنەوەی کە مزگەوتی گەورەی خوورماڵیش ئەبێتە یەکێک لە شوێنەوارە دێرینە جیهانیەکان و ئینشاڵڵا ئەو کاتە دەستی پێەکەن لە ماوەیەکی کووردا. ئەم خەبەرەمە خەبەری کۆتاییە بەڵام تا ئێسش وەڵاممان وەرنەگرتووەتەوە. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی ئەوقاف بڕیاری دروستکردنەوەی مزگەوتی گەورەی خوورماڵیدا بەڵام تا ئێستا بڕیارەکە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. پەیام هەوڵیدا لێدوانی بەڕێوەبەرایەتی ئەوقاف هێڵەبجە لەو بارەیە وەربگرێت بەڵام ئامادە نەبوو قسە بکات. بەپێی زانیاریەکان هەوڵ دەدرێت مزگەوتەکە بناسێنرێت وەک یەکێک لە شوێنەواری مێژوویەکانی جیهان. گەرچی خێرخوازانی ژامادەیان نیشان داوە مزگەوتەکە بە نەخشەی کۆن وەک خۆی دروست بکرێتەوە بەڵام تا ئێستا ڕێگەیان پێنادرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی خوورماڵ.